بینەرانی بەڕێز مانونە بن و خۆشحاڵین کە بەردەوام بینەری تەلەڤیزیۆنەی پەرتەون لەم بەشە لە بەرنامەکەمان گوتوێژێکمانەیە لەگەڵ هاوڕێز ساڵحی سەرداری لە ڕێگەی تەلەفۆنەوە. پێشەوەی کە بڕۆم بەسەر بابەتی بەرنامەی ئیمڕۆمان کە سەبارەت بە مۆزوعی کوبانی و دواڕووداوەکانی کوبانیە، بە خێراتنی هاوڕێ ساڵحی سەرداری یەکەم لە ڕێگەی تەلەفۆنەوە بۆ ئستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتەو. هاوڕێ ساڵح بەخێر بێ بۆ ئستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتەو لە ڕێگەی تەلەفۆنەوە. سپاس دەکەم، سڵاو هەیە بۆ تۆ بۆ هەموو بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتەو. سپاس دەکەم هاوڕێ ساڵح. هەروەک ئاگاداری لە مقدمەی شارەم پێکرد، تەوەری ئەم بەشە لە بەرنامەکەمان سەبارەت بە کۆبانیە. پێم خۆشە ئاخرین ئەخبار و ڕووداوەکانی کۆبانی لە زوانی ئێوە فەرموون. بەڵێ مەسەلەوەیە کە ئەوە زیاتر لە مانگێکە خەڵکی تێکۆشەری شاری کوبانی، گەورە و بچووک، ژن و پیا و پیر و جوان لە مەقاومەتێکی عادڵانە و بەرحەقان بەرامبەر بە دەوڵەتی ترۆریستی داعش و کەماکان ئەم شەڕە بەردەوامە. ئەوان تا ئێستا هێرشی زۆر بەرینتریان هێناوەسە سەر کوبانی. گۆشەگەلێک لە شاریان داگیر کردوە، بەڵام بە مەقاومەت ڕوبەڕوو بوون، تێکشکاون. کەماکان ئەم شەڕە و ئەم مەقاومەتە عادڵانە بەردەوامە، هەرچەند لە ڕۆژهای ئەخیرە چڕوپڕی کردوە سەر هێرشەکانی خۆی داعش بۆ سەر کوبانی، بەڵام نەیتوانێت ئیرادەی کۆڵایینی خەڵکی تێکۆشەری ئەو شارە قارەمانە تێک پشکێنێ و هەر ئەم مەقاومەتە بۆ سەبایز ئەوە کە حمایەت و پشتیوانیەکی یەکجار زۆری لە سەراسەر دنیا بۆ خۆی کەسب کردووە. شەڕەکە بەردەوامە. ئێمە پێمان وایە، من پێم وایە هەتا ئێستا ئەو خەڵکە قارەمانە عەلارەغمەوە هەر نەتیجەیەکی بێ سەرکەوتوو بوون و هیوای سەرکەوتنیان بۆکەین و بە هەموو هێز و تواناوە خەڵکی ئازادی خواز و شۆڕژگەر لە سەراسەر دنیا خەریکن پشتیوانیەکەن لە خەڵکی کوبانی. شەڕ بە شدەت بەردەوامە، ئەوان تۆپبارانەکەن و خەڵکیش هەر لە مەقاومەتی توودەی و بەرینە. بەڵێ، سپاس بۆ تەوزیحەکانت. هاوڕێ ساڵح، وەک ئەزانین ڕۆژی 1 نۆڤەمبر بە ڕۆژی جیهانی کوبانی ناسراوە. پێم خۆشە نەزەری ئێوە لەم رابطەوە ببینم و بۆ لە با بڵێن تەقویمەکانە ڕۆژی 1 نۆڤەمبر بە عنوانی ڕۆژی کوبانی لە ناوی لێبراوە. بەنظرە من کوبانی بەرگێکی زێڕینە لە تاریخی ئینسانیەتی ئەم دەورە، لە سەردەمێکە کە سەرمایەداری و قودرەتە زۆرمەند و دەسەڵاتدارەکان لە سەر دنیا لە گۆشە و خوشبنی ئەم دنیا خەریکی شەڕ و ماڵوێرانکردن و ئیستسمار و کوشتن و بڕینن. بلەخەرە لە گۆشەیەک لەم دنیا لە شارێکی بچووکی دوورفتادەی کە تا ماوەیەک لەوە بەر زۆر کەس ناویشی هەر نەبیست بوو، ئەم مەقاومەتە بووە سەبایز ئەوە کە لە سەراسەر دنیا پشتیوانی و حمایەتی زۆری لێ بکەن. بۆیە 130 کەس بە ئیبتکاری 130 کەس لە ڕۆشنبیران و نووسەران و هونەرمەندان و کەسان ناسراوەکانی ئەم دەور و زەمان لە دنیادا ڕۆژی 1 نۆڤەمبریان بۆ پشتیوانی لە خەڵکی تێکۆشەری کوبانی دیاری کرد و ئەمە بە ئیستیقباڵێکی گەرم لە سەراسەر دنیا ڕوبەڕوو بوو، لە ئوروپا، لە ئەمریکا، لە ئوسترالیا و تەنانەت لەژێر هێزی سەرنێزە و فشاری جمهوری ئیسلامیە. حتمما ئێوە ئاگادارن فیلم و عەکسەکانی بڵاوە بووە لە شارێکی سووری سنەی سەربەرزە هەر دوێنێ و زۆربەی شارەکان ترا بەتایبەت لە شاری سنە و قڕوە و ئەوانە خەڵک پشتیوانیان کردووە جیا لە ئەوە کە لە سەراسەر پایتەختهای گەورەی دنیا ئەم ئیستیقباڵە بووە، هەرچەند لە شاری سنا لەگەڵ یورشی وەحشیانەی هێزە سەرکوتگەرەکانی ئەمنیەتی و ئیطلاعاتی جمهوری ئیسلامی ڕوبەڕوو بوو، بەڵام کوبانی تۆ قارەمانی و ئێمە حمایەت لێ یەکەین. خیابانەکانی شاری سنەی بەلەزە دەرهاون، جیا لەوە عەرزمکردن لە هەموو شوێنەکە دوێنێ
خەڵک ڕژانە خیابانەکان شەقامەکان وە پشتیوانی خۆیان بۆ کوبانی دەربڕی و ئەمە بێتە باعث دڵگەرمی و توانێ زیاتر بۆ ئەو کەسانەوە هەر ئەم سەعاتەوە تۆ بە قسەیەکەین پێکەوە خەریکن لە کەرامەت و لە حورمەتی ئینسانی و لە ئایندە و سەرنوشتی داهاتی خۆیان لە شاری کوبانیا بە تەواو هێز و بە تەواو توانە و ئێرادەی پۆڵاینەوە خەریکی مبارزە و تێکۆشانن. بەڵێ هاوڕێ ساڵح ئەچمە سەر پرسیارێکی تر ئەبینین بە دوای 40 ڕۆژ مقاومەت و خۆڕاگری خەڵکی کۆبانی بەنەوعێک سیاسەتی ئەمریکا و تورکیە و متحیدەکانیان هاوپەیمانەکانیان بە شێوازێکی تر ئەگۆڕیە. هۆکاری گۆڕینی ئەم سیاسەتەی ئەمریکا و تورکیە و هاوپەیمانەکانیان پەیوەند لەگەڵ مەسەلەی کۆبانی لە دوای 40 ڕۆژ خۆڕاگری ئەو خەڵکەوە چییە؟ هەروە کە ئیشارەتان کرد بەڵێ وایە بە زاهر ئەوان ئەوەڵەن ئەمریکا و بەتایبەت ئەمریکا و زلهێزەکان ماوەیەکی زۆر چاوەڕوان بوون و ماوەیەکی زۆر سەیری ئەم شەڕیان کرد کە بزان بەکام بارەکەوێ و ئێمە ئاگادارین زووتریش هەر لە تەلەڤیزیۆن تەلەڤیزیۆنی و میدیای حزبی ئێمە و لە زوانی مەسئولین و بەلەغین و مرەوەجینی حزبی ئێمە و زۆر لە چەپ و ئازادی خوازەکانە بڵاو بێتەوە کە مەسەلەی کوبانی ببەخشە داعش دەوڵەتی ئیسلامی خوڵقێنەری ئەم هێزە ئیمپریالیستانە هێزگەری وەکو ئەمریکاوە هێزگەریوان ناوچەکان متحیدی ئەمریکا بوون وەکو عەرەبستان و ئوردون و قەتەر و ئەوانە بوون منتەها وەختێ چاویان کرد وەختێ ڕوانیان بالاخره لەم عەسر و زەمانە لە مەقابڵ ئەم هێزە ڕەشە ئێرتجاعیە کە باڵی بەسەر زۆر شوێن لە سووریە و عێراقا کشابوو شارێکی بچووک مبارزەی کرد وێسا و مەقابڵیانە و بە نەوعی پاشەکشەی پێکردن و ئەفسانەی سەرکەوتن و پێشڕەویەکانی داعشی لە سووریە و لە عێراقا شکاند. ئەمە معلوم بوو لەلایەکۆ ئەفکاری عمومی دنیا هەر لە ئەمریکا و شارەکان ئەمریکا تا ئەوروپا تا ئاسیا و هەر گۆشەیەک و قوشبنێکی ئەم دنیا وەختە حمایەتی خەڵکی بۆ معلومە ئەمریکاوانە لەبەر ئەفکار عمومی بالاخره سیاسەتەکان نەگۆڕیوێت بەڵام لە ڕاستای مەنفعەتی خۆیان ئەمجار بە شێوەیەکتر بە تاکتیکێتر چوونە بەرەوە. ئەوەڵەن ئەمانە بەنظر من لە ناخی دڵیانەوە چه ئەمریکا چه تورکیە چه ئەوانەوە متحیدین لە منتەقەکە هیچ وەخت حەزیان نەکردووە شارێکی و حکومانی دەست بەهاتە مەقاومەتێک لەبەرەوە بەنظر من لە ئایندە ئەم مبارزە ئەم ئێتحادە ئەم مەقاومەتە لە مەقابڵ نیروی ڕەش و ئێرتجاع و کۆنەپەرسە ئەبێ بە مەسەرێک ئەبێ بە ئولگویەک ئەگەر دەورانە یان چۆن شاری سنە مبارزەی کردبوو بە ئولگو ئەگەر دەورانی یان چۆن لە بورشویەکان لە پێتەرزبورگ و ئەوانە مەقاومەت و یان کۆمۆنارەکان لە پاریسا مەقاومەتیان کردبوو بە ئولگو ئەمان حەزیان ناکرد ئەم نمادە ئەم شارە سەرکەوێ وەسۆزی خەڵکی هەژار و فەقیر و متحید و هاوبەستە زوانیان درێژوێ لە مەقابڵ سیاسەتە ئێرتجاعیەکانی هێزە قودرەتمەندەکان دەسەڵاتدارەکان دەوڵەمەندەکان سەرمایەدارەکان کە باڵیان کێشاوە بەسەر دنیا دەرنەتیجە ئەوەلێ ئەمە بە نظر من ئەم مەقاومەتە ئەوانیشی وادار کرد ئەوانیشی مەجبور کرد کە بۆ جۆرێک بێن دەخاڵەتکەن دەخاڵەتەکان نە لەسەر ئەوە کە خەڵک بەسەرکەوتن بگەن بە نظر من لەبەر ئەوە هەر لەلایەکۆ جواب بنەوە بە ڕیاکارەکەی خۆیان نیشان بن جواب بنەوە بە حمایەتەکانی خەڵک جواب بنەوە بە ئەفکار عمومیە خەڵک و بێژن ئەمریکا بالاخره یا تورکیە یا متحیدینی لە منتەقا ئەمانە پشتیوانیان کردوە ڕۆژێ لە ڕۆژان لە کوبانی بەڵام لە عین حاڵا ئەمانە کە ئەم کارەکەن و هێرشی هەوایی ئەکەنە سەر داعش لە ئەو منتەقاوە و ئەنازەوە داعش زۆر زۆر لاواز و زەعیف نەبێ لە عین حاڵا گەرەکیانە بەناو خۆیانەوە سەرنجامی پیرۆزی و سەرکەوتنی خەڵکی کوبانی سەردکەن بە جۆرێک کە حتا تا ئەوان
ئەرتەشی ئازاد ئیجازیان پێ نەدان یان ئیجازەکان کەس نەکردن لایەن ئەوانەوە لە کوبانی لە دەسەڵاتدارن و مقاومەتەکەن حاضر نەبوون کە حتا ئیجازە بن هێزی پێشمەرگە بێت لە خاک تورکیەوە وارد کوبانی بێ یا حتا هێرشە نظامیەکان یان هێرشە هەوایەکان چەڕوپڕ نەکردەوە بۆیە ئەگەر ئیمتیازێکیاندا دوو ئیمتیازیان وەرگرتووە و بە نەزەر من خەڵکی کوبانی و ئەو هێزانەوە لەوێ ئەم مقاومەتە سازماندەهیەکەن و ڕاهبەریەکەن و ئەیبەنەبەرەوە ئەگەوریانە بن ئەمە لە عین حاڵە کە مەجبور بوون تحت تەئسیر و فشاری ئەفکار عمومی بێن دفاعکەن لە کوبانی بە جۆرێک بۆ جۆرە خۆیان گەرەکیانە لە عین حاڵە ممکنە تەوتەیەک بێ بۆ شکستکێشانی سۆزی خۆیانەکەن بە قارەمانی سەرکەوتنی ئەڵێن تا ئێمە حمڵەی هەواییمان نەکرد ئەڵێن تا ئێمە ئیجازەمان نا لە خاکی تورکیەوە هێزی پێشمەرگە وارد کوبانی بێ و چەک با بۆ خەڵکی کوبانی و مبارزان و ئەو کەسانەوە لە کوبانی ئاشتەڕ و مقاومەتەکەن ئەوان بە سەرکەوتن نەگەن و سەرکەوتنی کوبانی بەناو خۆیانەوە سەدکەن و ئەو هێزە ئرتجاعی بەناو ئەرتەشی ئازادی سووریە کە لەگەڵ بەشار ئەسەدا شەڕەکە و مستەقیمەن هێزی ئالە دەستی ئەمریکا و تورکیە وارد کوبانی کەن و سۆزی ئەگەر وریانە بن ئەم خەڵکە ممکنە ئەم تەوتەیانە بە سەرنجام بگات بۆیە من پێم وایە یەک دوو هەدەفیان تاقیب بکەن یەکێوە کە جواب بنەوە بە ئەترازات و بە فشاری ئەفکاری عمومی لە سەراسەر دنیا کە بە حەق دفاعیان کردووە لە خەڵکی کوبانی پشتیوانیان لێکردوە بە ئەنواع شێوە و ئەگەر ئیمکانیان بوایە بە هەزاران کەس خۆیان دەگەیاندە کوبانی لە سەراسەر دنیا بۆ دفاعکەن لەو خەڵکە کەمانێکی لە تاریخا زۆر بوو تا چون داعش سێلای گرت بوو و چون تورکیە بە هیچ عنوان حاضر نەبوو ئەم خەڵکە نەیانتوانێت بچن بە کوبانی بە فریای کوبانیەوە بۆ ئێوانە گەیەکیان لە عین حاڵات تورکیە و ئەمریکا خۆیان بە قارەمانی سەرکەوتن و مقاومەتی کوبانی نیشان دنیا دەدەن لە عین حاڵە لەناوە تاوە نازەوە پێیانەکرێت سعی بکەن کوبانی تێکشکێنن و بێژن ئێمە ئەسڵ کار بووین و مقاومەتی کوبانی و ئەوانە حاشیەی بکەنەوە بەڵام لە تاریخا سەردووە ئەم مقاومەتە و بە نەزەر من خەڵکی کوبانی ئەوانەوە لەوێ بە هەچێ هێز و زیاتر لە ماوەیەکە دفاعەکەن شەو ڕۆژ سعات بە سعات مانووی لەناز و بە تایبەت نەقشی ژنانی ئازادی خواز و تێکۆشەر لەو شەڕەدا زۆر بەرچاوە و جارێکی تر نیشانیدا کە ژن زەعیفە نیە بەڵکو ئینسانێکە وەکو پیاو ئەتوانێت شەڕکە لە کەرامەت و حرمەتی خۆی لە ئازادی و لە بەرابەری خۆی دفاع بکە ئەمانە خۆیان کەن بە قارەمان منتها بەنظر هەتا ئیسەیش هەرچێکی بەسەر بێ کوبانی سەرکەوتوو بووە ژن و پیاوی کوبانی سەرکەوتوو بوون و خەڵکی کوبانی و مقاومەتی کوبانی حمایەتێکی بێدەریغ و بەرحەقی لایەن بەرەی ئازادی خواست لە سەراسەر دنیا بۆ خۆی جەست کردووە منتها من پێم وایە ئەوانەوە لە کوبانیان ئەبێت زۆر بە وریایی بە دقت و ئەم کارەوە ئێستا ئەمریکا و تورکیە ئەیکا لەژێر نەزەریانە بێ و نەیەوەن جارێکی تر ئەم مبارزە مقاومەتە بەرەو تێکشان بچێت ئەمە قەتعەن بەرەو تێشکان گەرێکیان بن بالاخره ئایندە معلومەکە ئایا ئەم خەڵکە لە کەرامەت و خۆیان و لە سەرنوشت خۆیان و لە سازمان خۆیان و ئەوانە دفاعەکەن یا چوزانن مەجبورە بن بە جۆرێ بەشێ لە خواستەکان تورکیە و ئەمریکا قبولکەن من بلانەیەکە ئایندە معلومیەکە وەرم پێم وایە تەجربەیەم دەوری نیشانیدا کە خەڵک دەتوانن سەرکەوتوو بن. بەڕاستی زۆر تەوزیحەکانت جێگەی خۆی بوو کۆبانی بە نەوعێک پەیوەست بوو بە تاریخێکۆ کە جێگەی فەخر و شانازی هەر ئینسانێکی ئازادی خوازە لە هەر گۆشەیەکی ئەم دنیا. بەڵام هاوڕێ ساڵح ئەچمە سەر بە بابەتێکی تر زۆر لایەن لە چەپەکان یا با بڵێن بەشێک لە لایەنی چەپ ئاماژە بەو مەسەلەدا چونکە ناسیۆنالیزمی کورد لە کۆبانی دەستێکی باڵای هەیە ئەگەر هەر پشتگیریەک یا هەر سەرکەوتنێک لە کۆبانی ڕاستەوخۆ ئەڕواتە گیرفانی ناسیۆنالیزمی کورد. پێم خۆشە لێدوانی ئێوە پەیوەند لەگەڵ ئەم بۆچوونەی هەنێک لە لایەن و کەسایەتیە چەپەکان. من ئەوە پێم وانییە زۆر لایەن تقریبا ئەتوانم بێژم بەعام
چەپەکان و کۆمونیستەکان لە سەراسەر دنیا و لە مەنتەقەکەوە ئێمە هەین هەموویان دفاعیان کرد لە خەڵکی کوبانی بەڵام لە عین حاڵە بەرخوردێکی ئیدئۆلۆژیک تۆزەیەکرێ بەم قەزیە لایەن بەشێک یا ئەعزایەک یا ئەفرادێک لە کۆمونیستەکان و چەپەکانەوە ئەڵێن ئایندەی هەرچێ بێ چی ئەشتێکی فانی کۆمونیزم من پێم وایە کۆمونیزم هیچ شتێکتر نییە غێر از مەنفعەتی خەڵک بەنظر من کۆمونیستی ترین دەستکەوت ئەوەیە کە ئەو خەڵکە مقاومەت بکەن و نێڵن داعش بێت و ئەو کارەوە بەسەر ژنانە لە شەنگاڵ و یەزیدیەکان یا هاورد داعش بەسەر خەڵکی کوبانیە بهێنێ من پێم وایە کۆمونیستەکان هیچ مەنفعەتێکیان لە ئەوە کە لە گۆشەیەک لە هەر جامعەیەکە ژنان بە حەقی خۆیان بگەن بە کەرامەتی خۆیان بگەن کەس نەتوانێت تەورین و تەحقیریان پێ بکات نەتەنیا ژنان ئینسانهای ساکن هەر کۆمەڵگایەک هەر جامعەیەک هەر شارێک هەر دێیەک هەر کارخانەیە هەر کوچە و کۆڵانێک بتوانن خۆیان لە مورد خۆیان تەرسیم بگن و خۆیان سەرنەوشت خۆیان بەدەستۆ بگن من پێم وایە ئەوە کە ئەم خەڵکە زیاتر لەمایەکە لە مەقابڵ یەکێ لە دەڕەندادەترین دەوڵەمەندترین پڕچەکترین هێزە تروریستیەکانە مقاومەتیان کرد و دفاعیان کردووە صرفەن شتێک نەبوو کە لەم مانگا ئیتفاق بکەوێت بەنظر منە نەتیجەی 2 ساڵ مبارزەیە بووە ئەو خەڵکە کردیان نەتیجەی 2 ساڵ یەکێ بووە خۆیان کردویان خۆیان دەخاڵەتیان بوو لە سەرنەوشت خۆیانە لەو جامعە کانتۆنیان تشکیلدا نازانم شۆرای ئیدارەی جامعەیان تشکیلدا قانون و موازینێکیان دانا عەلا ڕەغمەوە هەر گۆشەیەکی من یا هەر کەسێکی کۆمونیستی تر ئیراد و ئینتقادی پێوان بێ ئەم خەڵکە خۆیان دەخاڵەتیان کرد قانونی بەرابەری حەقی بەرابەری ژن و پیاویان تەسویب کرد نەتەنیا بۆ ئەوانەوە موسڵمانن یا کوردن لە کوبانی بەڵکو هەر کەسێک وا لەو شارە زندگیە کرد حقوقی بەرابەری بوو و دەخاڵەتیان کرد و شرکەتیان کرد و بۆیە ئیتفاقاً ئەم خەڵکە بەڕاشکاوی و هەمویان بە تێکرا مقاومەتیان کرد لەبەرەوە ئیحساسیان نەکرد خۆیان لە 2 ساڵی ڕابردووە دەخاڵەتیان بووە لە زندگی خۆیانە دەخاڵەتیان بووە لە سەرنەوشت خۆیان تعیین کرد ئایندەی سەرنوشت خۆیان تەبیعیە حزبێکی ناسیۆنالیست یا حزبێکی هەر جایەکی تر خۆ معلومە منفعەتی خۆی تیا تعقیب بکە هیچ ئیرادی نییە ئەمە ململانەیەکە هەر حزبێ هەر جریانێ مادام منفعەتی خەڵکی بۆ مهم بێ مادام دفاعکە لە ئەوە کە خەڵک لە سەرنوشتی خۆیان دەخاڵەت کرد مادام بێژێ زندە بەرابەری پیاو مادام بێژێ ئیستثمار نە و ئینسانەکان بەرابەرن بە نەزەر من هیچ ئیرادێکی نییە هەر جۆر هەر ئیدئۆلۆژیەکی هەست من پێم وایە ئەمە کە ئێوە تەسەورکەن ئەم مەقاومەتە نەبوایە شەنگال ئیتفاقە قۆمی هەڵەبجە ئیتفاقە قۆمی نازانم ئەتراف کەرکووک و ئەوانەی ئیتفاق قۆمی کە 500 ژنە بەن وەکو زمانی سەدری ئیسلام عنوان کەنیز ئەیان فرۆشن فیلم و لە قەرنی 20ەکە ئەی هاوار فیلمەکانیان بڵاوە بووە عین زمان محەممەد و عومەر و نازانم عەلی و ئەبوبەکر و کێوکێ بۆیە من پێم وایە ئەو مەقاومەتەوە نەهێشت ئەم کارە ساتە بەسەر کوبانیا بێت ئەو کەسانەوە ئەم شەڕیان کردبەوە خۆیان حاکمن خۆیان ئایندەی خۆیان تعیین کرد ئیتفاقاً لە ڕاستای جەهەت و بۆچوونی کۆمونیستیایە و بەنظر من ئەمەشێ فەرە پێ بدەین ئێمەژین خەڵکە ئێوە بەرابەرن خەڵکە ئێوە حەقتان هەست لە ڕەفاه و ئاسایش و ئەمنیەتا ژیان بکەن خەڵکە ئێوە حەقتان هەست لە هەموو نەعمات و سەروەتی ئەم دنیا کە لە هەر گۆشەیەکە هەست و ئێوە تیایە صاحب حەق بن بەرامبەر بە ناعەداڵەتی بەرامبەر بە تەبعیض بەرامبەر بە ئجحافاتی جنسی طبقاتی مەذهەبی بێسن بە نەزەر من خەڵک تا ئێستا ئەم کارەیان کردووە ئەوە شتێکەوە کۆمونیستەکان هەمیشە بە شوێنیانەوە بووە و بە نەزەر من بە حەق کۆمونیستەکان ئێمە پشتیوانیمان کردەوە و پشتیوانی لێەکەین تا خەڵک کوبانی و هەموو خەڵکێک هەموو کرەکان و زەحمەت کێشێک هەموو بەشمەریتێک لەم گۆشەی دنیا بە حەق و حقوق خۆی بگە ئەم مەقاومەتە عادڵانە بوو تا ئێستا قابل حمایەت بوو و بە دروست ئێمە پشتیوانیمان لێ کرد و کەسانێک وە پیان وایە ئەمە ئەشتێکی فان ناسیۆنالیزم ئیشتباهەکە من لەبەر خەتەرەوە سۆزی شتێکی فان ناسیۆنالیزم ئیجازە بێن بان بڕۆن چوزانم کوبانی بگێت داعش ژنەکان هەڕاجکە لە بازاڕەکانە بە شیوخ عەرەبە مرتەجع
ئەمە کوای کۆمونیستیە، ئەمە دروست زەدە کۆمونیستیە، خلاف کۆمونیزمە. کۆمونیزم لە حرمەت ئینسان، لە ئازادی ئینسان، لە ڕەفاه و خۆشبەختی ئینسانەکان دفاعەکە، غێر ئەس ئەوە هیچ شێکل نییە. بۆیە من پێم وایە ئەو کەسانەوە وا بیرەکەنەوە ئیشتباهەکەن و کۆمونیستەکان و چەپەکان بە تایبەت خۆشبەختانە ئەکسەریەتێ زۆری لەم دەورە دروست بەرخوردی کرد، حمایەتی کرد و کارێک وە تایسەکراوە قابل دفاعەوە. ئێمە بە هەچێ توانە و هێزمانەوە هەرچێکمان لەدەست بێ بۆ حمایەت لە کوبانی و لە خەڵکی کوبانی و مقاومەتی کوبانی ئەیکەین و درێغ ناکەین. سپاس هاوڕێ ساڵحی سەرداری بۆ ئەوەی کە لەم بەشە لە بەرنامەکان لەگەڵمان بەشدار بووی و سپاس بۆ تەوزیحەکانت. منیش سپاستان دەکەم. ڕۆژێکی خۆش. کاتێکی خۆش سەرچاوم. بینەرانی بەڕێز، سپاس بۆ ئەوەی کە تا دوایین بەشی بەرنامەکان لەگەڵمان بوون. مقاومەتی مقاومەت و خۆڕاگری خەڵکی کۆبانی بە حەق مقاومەت و خۆڕاگری ئینسانیەتە دژ بە ارتجاعی ترین سەفێکە تەشکیل بووە کە ئیمڕۆ لە بووکو حرام ئەنسار الئیسلام، جند الئیسلام و تا ئەگاتە داعش و داعشەکانی جمهوری ئیسلامی و ئەوانی تر لە بەرابەر سەفی ئازادی خوازی و ئینساندۆسی لە دنیا دروست بووە. ئێمەش لەلایەنی خۆمانەوە هیوای سەرکەوتن بۆ خۆڕاگری کۆبانیەکەین تا بە یەکگەشتنەوەیەکی تر ماڵەوە.